لە تەوەری یەکەمەوە دەست پێکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی نووسین و خوێندنەوەی برایلە. نووسین و خوێندنەوەی برایل چییە؟ کە سیستمێکە تایبەتە بە خوێندن و نووسینەوەی نابینایان کە باز لە برایلەکەن چیرۆکێک بوونی هەیە کە و ناوی کەسایەتیەک ئەهێنرێ بەردەوام ئەویش لویس برایلە. ئایا لویس برایل چییە کە سەرەڕای سەختیەکانی ژیانی کە لە سەرەتای تەمەنیدا لە تەمەنی منداڵیدا کە تووشی ئەوە بێت بەهۆی ڕووداوێکەوە ئەبێتە نابینا و دواتر سەرڕای سەختیەکانی بەڵام کۆڵ نادات ئەبێتە کەسێکی زۆر ناودار و ئەبێتە کەسێکە شوێن پەنجەی دیارە لە تەواوی دنیادا و ئەبێتە کەسێکە ئەبێتە هۆکاری ڕووناکەرەوەی ژیانی نابینایان کە سیستمێک دانێ ئەویش سیستمێکە تایبەت بە نووسین و خوێندنەوەی نابینایان کە لە ساڵانێکی زۆر کۆنەوە لە بگەر بڵین 200 ساڵ بێژێستاوە ئەم سیستمەی داناوە بە ئێستاشەوە کار لەسەر سیستمەکەی لویس برایلەکرێت. گفتوگوی تەوەرەکەمانەکەین و باز لە لویس برایلەکەین و باز لە نووسین و خوێندنەوەی برایلەکەین بە میوانداری زۆر بەڕێزان مامۆستا کەریم مەحموود مامۆستای نووسینی برایل و مامۆستا شەماڵ ڕەوف مامۆستای نووسینی برایل. بەخێر بێن. زۆر سپاسانەکەین دەستان میوانداری. سەرتاش مەڵێ مامۆستا کەریم گرنگی نووسینی برایل چییە یان بەگشتی نووسینی برایل چییە؟ بریتە لەو ڕەنووسەی کە نابینا ئەتوانێت یاداشتەکانی خۆی ڕووداوەکانی ژیانی خۆی پێ تۆمار بکات یاخود کەسێکە یعنی شعر و ئەو شانە بزانێت یاخود لە کاتی زانکۆیە یاخود لە هەموو کاتەکانی ژیانی خۆتا تۆ توانێت ڕووداوەکانی ژیانی خۆتی پێ یاداشتکەیت و پێ تۆمار بکەیت. هەڵبەت ئەم خەتە کە جەنابەت ئاماژەت پێدا لەلایەن کەسایەتیەکەوە دامەزراوە ئەوە دائەنم بۆ پرسیارەکەی ترت یعنی ئەم خەتە پێک هاتووە لە 6 نقطە ئەگەر ڕوونتر قسە بکەین 2 خەتی ستونی واتە لە خانەی 1 و 2 3 و خانەی 4 و 5 و 6 کە ئەمە 2 خەتی ستونین بە ئاراستەی شێوەی پیتی شێوەی حرفی 11 ئەگەر لە بەرچاومان نابێت. جا ئەمە گرنگەکەی ئەوە بوو کە باسمان کرد ئێمە زۆرجار لە کاتی خوێندنمانە زۆر هاوکاری کراوین یعنی لەلایەن ئەم خەتاوە کە سپاسی دامەزرێنەری ئەم کەساکەن کە ئەم داهێنانەی کرد لە ژیانی خۆیدا و هەروەها لە دنیادا ئاسانکاری زیاتر کراوە بە حکمەوەی کە ڕۆژنامە و کتێب و گۆڤار و ئەمانی پێتۆمارەکرێت یعنی هەفتانە و تەنانەت ڕۆژانە و ساڵانە و وەرزانش کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامە و کتێبی جۆراوجۆر و مەساحیفەکان و مەسحەفی قورئان و ئەوانە یعنی پێی ئەنووسێت و دوجار ئەخرێتە بەردەستی نابینا. ئەگەر ئێمە یەک نمونە وەربگرین لە وڵاتانی دراوسێمان و وڵاتی ئێران کام دێ زۆر دوور بێ لە سەر سنوورەکانەوە هەفتانە 2 جار ڕۆژنامەی پێ ئەگات ئەگەر یعنی ئیشراکی کردبێ لەگەڵ ئەو مەطبەعەیە. بۆیە لێرەوە بەڕاستی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە سپاسی حکوومەتەکەین سەرەتا کە لە 98 پێشتر لە هەولێرە بوو لە ساڵانی هەشتاکانەوەتە لە ساڵی 79 بۆ هەشتا ئەو پەیمانگای لەوێ کرا طبعاً ئەم پەیمانگایە 6 ساڵ تۆ لەوێ نابینا ئەخوێنێت دوای ئەو 6 ساڵە چێتە خوێندنی ئاساییەوە لەم 6 ساڵە فێری نووسین و خوێندنی برایلە کرێت وە لە 98 بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی کرایەوە ئەکرێم تاریخی ئێمە ون نەکەین لێرە بۆیە من بە پێویست زانم ئەمە ئاماژەی پێ بدەم کە پەیمانگای نابینایان کە کرایەوە لە ساڵی 1998 سپاسی بەڕێز مامۆستا فەتاحەکەین کە ئێستا لە ژیانە ماوە و سپاسی مەرحوم جەنابی جەبار فەرمانەکەین کە ئەو کاتە دەستێکی باڵا بوو بەڵام دەستێک بوو یعنی جوندێکی مەجهول بوو بەڕاستی کە منۆکو نابینایەک لەوێ توانیم هەر 6 ساڵەکە تاواکەمە سپاس بخوا تا خوێندنی زانکۆیم ئەوە بێ بەڵام بەڕاستی دەستی ئەو پیاوە بەڕێزانە هەبوو کە من لێرە بە پێویستم زانی باسی بکەم دوجار ئەم نووسینە بۆ نابینا چاوە لە ڕێی پەنجەکان و ئەخوێنرێتەوە ڕەنووسێکە لە دەستی ڕاستەوە ئەنووسرێت و لە چەپەوە ئەخوێنرێتەوە واتە کوردی و عەرەبی و ئینگلیزی و سەرجەم زمانەکانی تر الحەمدوللا توانراوە نابینا ئیستیفادەی لێ بکات تەنانەت نابینا ئەتوانێت لەگەڵ نابینایەکی هاوڕێی خۆی ئەگەر ئەم کوردە و ئەوش ئەمریکیە لە وڵاتی ئەمریکا بژی ئەتوانێت لێرەوە مەسج بگۆڕنەوە لە ڕێخەتی برایلەوە بۆیە یعنی چەندین چیرۆکی ئەوە هەیە کە بەڕاستی ئەگێڕنەوە چەند ساڵانێک لەمە پێش یعنی دوو هاوڕێ دوو کەسوانی ویانە
لە ڕێی ئەم خەتەوە خۆشەویستی بکەن و دوجارش بە یەکتر بگەن ینی مەبەستم لە هاوسەگیریە بۆیە بەڕاستی ئەم خەتە ڕووناکەرەوەی ژیانی نابیناکانە بۆیە داوا ئەەکەین کە ئێمە شوکو نابیناکانی وڵاتانی دراوسێمان ئەم مەطبعەمان بۆ بهێنرێت جا کێ خۆی عەرزەکات و ببێتە خاوەنی ڕووناکی بۆ دڵەکانی نابینا بۆ چاوەکانی نابینا بەڕاستی هێنانی مەطبعەیەکە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتی ئێمە چونکم ئێمە کە لەم شارە داواکەن و لەم دوانگە بەڕێزی ئێوە داواکەین پێ ئەوتێ پایتەختی ڕۆشنبیری بۆیە پێویستە کات ئەم مەطبعەیە بهێنرێت کۆمەڵە ڕۆژنامە و کۆمەڵە گۆڤار و کتێبی تایبەتمەند هەیە بە نابینا و حتا ئێمە بتوانین ئیسیفادە بکەین لە ڕووداوەکانی ڕۆژ لە هەواڵەکانی ڕۆژکە یادداشتەکرێت لەسەر بەم خەتە زۆر باش مامۆستاکەم لە دوایە دێنە سەر وردەکاریەکان بابچم بۆ لای بەڕێز مامۆستا شەماڵ ئەوە کە زاین هەموو ساڵێک لە جیهاندا لە ڕۆژی چواریەکدا بە ڕۆژی جیهانی نووسینی برایل دادنێ یاخود با بڵێن نووسینی زبر بزای مەبەست و هەبوونی ئامانج لەم ڕۆژە دیاری کراوەدا چییە؟ خۆی من سەرەتا سپاسانەکەم خۆی هەر شتێک بە تەئکید ئامانجێکی دیاریکراوی خۆی لە پشتەوەیە و دیارە ئەو نووسینەش کە داهێنراوە دوای بیرکردنەوەیەکی زۆر بووە و ئەبێ ئەوە بزانین کە ئەو کەسێک کە ئەم کاری کردووە ئاماژەی پێداوە یاخود بڵاوی کردوێتەوە لەو ڕۆژەیە یعنی ڕایگەاندووە کە نووسینێکی ئاوا هەیە خستوێتێ بەردەستی خەڵک لەو کاتەیە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا کە خۆی لویس برایل خۆی کەسێکی فەڕەنسیە ئەمما پێشتر ئەو خۆی بەکاری هێناوە تەجروبەی کردووە ئەزمموی کردووە زانیوێتی کە ئەکرێت لەم ئیشا سەرکەوتوو بێ دوای ئەوە هەوڵی ئەوە دەستی کردو بە بڵاوکردنەوەی و دوای 220 ساڵ ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین و ئامانجەکانی لە گرنگجەکە دەرەکەوێ بۆ کاتێک تۆ لە شوێنێک ئەخوێنی مەسەلەن ئەتەوێ یان پەرتووکێک بنووسی یان ئەتەوێ گوزارش لە هەر بابەتێکی گرنگی ژیانی خۆت بکەی یان ئەتەوێ هەر شتێک بنووسی کە وەکو کەسێکی ئاسایی چۆن شتە نووسێ ئەو کاتە گرنگەکەی دەرەکەوێت کە ئەتوانی کە ئەتەوێ ئەم ڕایلە بەکاربێنی چکە ئامانجەکەی و گرنگەکەی لە یەک خاڵاوەکە گرێتەوە ئەویش ئەوەیە ئامانجی گەورە لە داهێنانی نووسینی برایل ئەوەیە کە کەسی ئاسایی یاخود کەسی نابینە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر پێ بەپێی کەسی ئاسایی ژنەڕوا بتوانێت بە شێوەیەک جۆرێک لە بەدیلی بۆ دروست ببێت کە بتوانێت چۆن کەسێکی ئاسایی ئەنووسێ ئەویش ئاوا بنووسێ و گزارش لەو بابەتانە بکە کە خۆی ئەوێت باشە مامۆستا کتێبێک لێرەدا بوونی هەیەوە لای مامۆستا کەریمیش بە هەمان شێوە ئەمانەوە تاقیکردنەوەی بکەین بزانین شێوازی خوێندنەوە بە برایل چۆنە بەڵێ طبعا ئەگەر من ئێستا ئەمە طبعا سێ کتێبمان لەبەردەست هەیە ئەمەیان مصحفی قورئانە مصحفێکی قورئانە طبعا کاڵێن مصحفی قورئانە معنا هەموو شتێکی بە عەرەبی نووسراوە و ئەمەشیان ئەمەی تریشیان کە لەبەردەستی منایە ئەمە دوو کتێبە هەردووچی بریتە لە دوو بەشی یەک کتێب یاخود دوو بەرجی یەک کتێب کە مێژووی کوردستان و ناوچەکەیە باش شێوازی خوێندنەوەکەی مامۆستا بە جۆرێک لە جۆرەکان مێژووی ئەتوانم بڵێن کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زای شێوازی خوێندنەوەکەی چۆنە و چەند بەکار ئەهێنرێت طبعا نووسینی برایل بە شێوەیەک ئەنووسرێت کە لە لای چەپەوە بۆ لای ڕاست ئەڕوا بەم شێوازای کە من ئاوا دەستم ئەڕوا ئەویش ئاوا ئەڕوات ئەگەر ئێستا تێبینی بکەین ئەڵێ هەرێمی کوردستانی عێراق وەزارەتی پەروەردە مێژووی نوێ و هاوچەرخ بۆ پۆلی شەشەمی سەرەتایی طبعا ئەمە مێژووی کوردستانە طبعا چاپی ئستانیە ئەمە بەدەستی خۆمان چاپ کراوە و ئەم مێژووە طبعا ساڵانی پێش 2005-2006 ئەوانە بەم شێوە درێژەی ئیستا ئەو کاتە ئەخوێنرا من کاتی خۆی بۆیە ڕامانگرت لە خۆمان چاپمان کرد لەبەر خاتری ئەوەی کە مێژووەکە بەو شێوەی کە سەرچاوە کراوە بمێنێتەوە باشە
ئامادەکردنی لیژنەیەک لە وەزارەتی پەروەردە چاپی بەرگ ئۆفیسی ژین بازاڕی سۆز. بەڵێ دەستی خۆش بە مامۆستا. مامۆستا ئەمەی کە لە بەردەمی بەڕێستا هەیە وەکو ئەم کتێبە مێژوویە کە باز لە مێژووی کوردستان دەکات، ئەم کتێبە لە هەرێمی کوردستان چاپکراوە یا لە دەرەوە چاپکراوە؟ نا ئەمە دوو برابووین ئەو کاتێک کە خۆمان هەردووکمان پۆلی شەشمان تاوا کرد هەر دوو برا یەکتی بووین بڵێن خۆم و ئەو برایی ترم کە ئێستا هەر لەگەڵ خۆمان مامۆستای لە سەنتەری ڕۆژناوی بڕێرمان نا لە ماڵەوە دەستگایکی چاپمان لە بەردەستا بوو بڕێرمان نا ئەو کتێبە و چەند کتێبێکی تریش بنووسینەوە مەجموعەیە کتێبی قەواعیدی عەرەبی و هەندێک بابەتی مەنهەج و هەندێک کتێبی تر لەسەر بابەتی کۆنفیدراڵی سیاسی بوو ئەوەیان. باشە کەواتە شێوازی چاپکردنەکەی شێوازی چاپکردنی ئەم سیستەمە سیستەمی برایل لە هەرێمی کوردستان ئەکرێ و کارێکە ئەتوانرێ بکرێت و بەرداوام پێ بدرێت. خۆی ئەکرێ بەڵام پێویستی بە دامەزراوە موسسەی تایبەتە. بۆچی چونکە لەبەرەوەی تۆ ئەم دەستگایە تێکەچێ و ئەم دەستگایە پێویستی بە نۆژەنکردنەوەیە و ئەم دەستگایە تێچووی هێنانیەوێ ئەو بابەتانی هەموو ئەوێ وەرەقەی ئەوێ کێشەکە لەوەیە هەموو ئەو شتانەی لە کوردستانە دروست ناکرێت چونکە ئێمە کارگەمان نییە ئەم شتانە بەرهەم بێنێ دروستیکە لەبەرەوە ئەبێ لە دەرەوە بهێنرێت کەسانیمانە ئەو دەستگایە ئەم مؤسسەیەمان نییە زۆر کەمە مؤسسەی بەرهەمهێنانمان نییە نەخێر بە هیچ شێوازێک مؤسسەی بەرهەمهێنانمان نییە کتێبی برایلیش ئەگەر ئێستا تۆ دەستگایەکی چاپی ئاسایی بهێنرێت ئێمە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین ئەویش ئەبێ بە هەمان شێوە دەستگایەکی چاپی برایلیش بهێنرێ مەسەرەن لە وڵاتێکی دەوروبەر نزیکترین جێگا بۆ ئەوی تۆ بتوانانی ئەو ئیشەی لێ بکەی مەسەرەن ئەو دەستگای لێبێنی ئێرانە یا تورکیایە لەوە نزیکترمان نییە مەسەرەن تۆ ناتوانانی لە شارێکی تری عێراق بیکڕی بچی ئەو دەستگایە بێنی ئیلا لە وڵاتێکی بۆ نمونە دراوسێ کە دروستیەکە حتا تەنانەت وەرەقەکانیشی کە پێی ئەنووسرێ بۆ نمونە ئێستا ئەم مقەبایە هەر مقەبایەکی ئاساییە بەڵام ئەمە لە کوردستانە نییە باشە لە وڵاتێکی دراوسێەوە ئەهێنرێ ئێمە ئەم ئیشەی پێەکەین لەبەرەوە دەستکەوتنەکەی تۆزێک ئاسانی و زەحمەتە تۆ بتوانانی لە کوردستانە بە ئاسانی پیاکەین باشە کاتە مامۆستا کەریمە توانین بڵێن لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەو چاپەمەنێنیە کە بتوانێت نووسینی برایل چاپ بکات ئەو بەرهەمانەی کە لە بەردەستایە تەنها بەرهەمێکی چەند کتێبێکی دیاریکراون بۆ ئەوی بچێتە بەردەستی خوێنەران و بتوانن بەکاری بهێنن بە شێوازی نووسینی برایل. بەڵێ ئەخۆی ئەو کتێبانش کە ئێستا هەن لە بەردەستمانە بەرهەم و با بڵێن بەرهەمی وڵاتانی دەرەوەن هەچی مەساحیفی قورئانی هیچی لێرە نانووسرێت تەنها چەند شتێکی دەستنووسی کەم نەبێت ئەو شتێ ینی تۆ ئەمە لە چوارچەوەی یاداشتێکە کۆیەکەینەوە بەڵام دوجار ئێمە بیرمان نەچێت لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەولێر و شو لە سلێمانی سنتەرێکمانە پێوتە سنتەری ڕۆشنایی بە خۆشحاڵیەوە من و مامۆستا شەماڵ خۆمان مۆزەفی ئەم سنتەری ینی مامۆستان لەو سنتەریا بەڕاهێنانی برایل و کۆمپیوتەرەکەین بۆ نابینانی کە فێرخوازن و کە ئانەوێ بخوێن و فێربن و دەستگایەکە کە چەندین ملیۆن دلاری بۆ سەرف کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڵام ئەکرێت یعنی پەری پێ بدرێت ئیدامی پێ بدرێت کەسی باشتر لە وڵاتانی دەرەوە بێ ڕاهێنانمان پێ بکاتاوکە ئێمەش بتوانن ڕاهێنان بکەن وەزائیدەن ئەو کۆمپیوتەر و یاخود ئەو تابعانەی کە تایبەتمەندن بەنووسینی برایل ئەمە ئێمە خۆمان ئەتوانی ئیشەکە بکەین بەڵام هەڵبەت ئێوە جەنابتان کەسی ڕاگەاندنکار نەزان ئیشی مەطبعە چییە ئیشی مەطبعە چاپکردن و دوجار کۆپیکردنە ئیسنساخکردنیەتی ناکرێتەوە بەس تابعێ بێ ئیشی نووسینی یەک نوسخە بێ بۆیە یعنی کۆی مەطبعەیەکی وەکو کورسانی نوێ ئەم دەستگایە پێویستی بە چییە و ئێمەش پێویستمان بەمەیە بەڵام تۆ لێرایە نابینا فێری خوێنەواری ئەەکەیت بیرمان نەچەمە لە پایتەختی ڕۆشنبیری ئاژین ئێمە چەندین ساڵە هەوڵ ئەدین لە پەنجاکانەوە یعنی ئەم بە سلێمانی ئاشنا کراواتە بە کوردستان ئاشنا کراوە ئەم خەتە بۆیە یعنی بەڕاستی پێویستە کات بیر لەوە بکرێتەوە و هەل لێرەوە یعنی ئەگەر دەنگمان بگاتە لای کاک قوبادیا لای کاک پاڤێڵ بەڕاستی ئەوانە دەستکراون و پیاوی سپی ئەم شارن بەڕاستی داوایان لێ ئەەکەین کە بتوانن سنتەری ڕۆشناییمان بۆ ئاوەدانترکەن و تاوکو بتوانین ئەو نابینانی کە دوای ئێمەیەن یاخود ئەو نابینانی کە ئێستا هەن لە نووسینی ئەم برایلە بێبەش نەبوون و مەطبعەیەکی باشمان بۆ بکەنەوە لە سلێمانیە هەروەک چۆن پایتەختی ڕۆشنبیریە ڕەسی هەموو ڕەئی و بۆچوونەکانە
بۆیە با ئێمەش یعنی بێبەش نەبین لەم خەتە جوان. ئێمە شیوادارین کە نۆژن بکرێتەوە و چونکە شوێنێکە و دەستگایەکە تایبەتە بە نابینایان و هیوا بەخشی نابینایانە. مامۆستا کوێن ئەو فێرخوازانی کە لای ئێوە ئێستا بوونیان هەیە و فێری نووسین و خوێنەوە بە برایلە بن، مەبەستم لە تەمەنەکانە، ئایا لە چ تەمەنێکەوە فێرخواستان لە؟ طبعا پەیمانگای ڕووناکی و سنتەری ڕۆشنایی بۆ نابینان لە بەختیاری ئەمە لەناو یەک دائیرەی کۆکراوەیان هەموو نابینانی کە لە پەیمانگاکە ئەخوێنن لە یەکتانۆی بنەڕەتی ئەبێ فێر بکرێن و فێری ئەم یعنی نووسینی برایلە بکرێن. هەڵبەت لە وەکو اعتیادی لە دوای 7 ساڵیەوە تەلەبەیتایە تاوەکو ئەو تەمەنەی کە خۆی یەتە ناو مەسەلەن هەیە نابینامان هەیە لە پۆلی 6 نابینا ئەبێت بۆیە ئەبێت لە پۆلی 6 فێری ئەم خەت و ئەوە بکرێت، فێری ئەم نووسینە بکرێت. جا بۆیە بە پێویستیشی ئەزانم کە بڵام ئەمڕۆکە چواری یەک هەموو ساڵەکە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان دیاری کردووە بە بۆنەی نووسینی برایلەوە و سنتەری ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە ئەمە ڕێکخراوێکە لەیان مامۆستا عوسمانەوە بەڕێوە ئەچێ خۆشمان ئەندامی لەم ڕێکخراوەیە. ئەم ڕۆژە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا یادی ئەکرێتەوە و بەشکۆ ڕائەگیرێت و بۆ ئەو نابینانی کە خوێنەوارن و خەڵات و دیاری ئەدرێ بۆ مامۆستا نابینان و بۆ خوێنکارانی کە هەیە و باشە مامۆستا ئەمە تا قۆناغی نوێ ئەی دوای قۆناغی نوێ ئەچێتە قوتابخانەیەکی ئاسایی ئاچێتە ئەو شوێنانی کە ئەو کەسانی ئاسایی تایە خوێنن یان لای ئێوە ئەتوانرێت درێژەی پێ بدرێت و لە دوای قۆناغی نوێەوە قۆناغەکانی تریش بە هەمان سیستەم کۆتایی پێبێنێت؟ نەخێر ئەکە ئێمە ئەچینە خوێندنی ئاساییەوە لە دوای با بڵێن لە دوای نوێی بنەڕەتیەوە ئەچینە ناو تێکەڵ بە کەسانی ئاسایی ئەبین و دوجار لە خوێندنی زانکۆی و ئیتر ئەگەر کەسێک توانای هەبێ بتوانێت خوێندنی زیاتر بک بەڵە هەر لە ڕێی ئەو کاتە وەکو عەرزم کردی ئێمە هینێک نییە، ئێمە مەطبعەیەک نییە یاخود سەرچاوەیەک نییە بۆی بگەڕێنەوە بۆ نووسینی برایلەکە. مەگەر تۆ خۆت لە کاتی سیمینارە لە زانکۆیە من بخۆم استفادەم لێ کردو لە کاتی سیمینارەکانە استفادەم لەم خەتی برایلە کردووە کە توانیمە سیمینارێک ئەوە پێشکەش بکەم و کۆی سیمینارەکە بەم نووسینی برایلە یادداشت بکەم بنووسمەوە و پێشکەشی بکەم. بۆیە ئەمە بەڕاستی هاوکاریەکی زۆر باشە بۆ ئێمە ئەگەر بێت و مەطبعە گەورەکە هەبێ تاوەکو ئەو منهەجانەمان بۆ بنووسێتەوە بۆمان دیاری بکات. چونکم ئێستا ئێمەگەر لە زانکۆ کاتێکە ئەمان خوێند ئاهاتین بۆ لای جەنابتان ئەمانوت بۆ لە هاوڕێکی وەکو جەنابتان کە شتەکانمان بۆ تۆمار بکات بە دەنگ لە ڕێی کاسێتەوە لە ڕێی تەجیلەوە. بۆیە بەڕاستیەوەش بۆ خۆی قورسایەکی تری سەرشانی ئێمەیە ئەگەر ئەم خەتە هەبێ ئەمە تەنها ئەتوانین لە ڕێی پەنجەکانمانەوە کەسی تر بە خۆمانە سەرقاڵ ناکەین. زۆر باشە مامۆستا شەماڵ بەکارهێنانی ئەم نووسینی برایڵە ئەتوان لە بەکارهێنانی کۆمپیوتەری سوودی لێوەربگیرێت؟ طبعا تا ئەم ساڵانەی دوایی کارێکی زۆر زەحمەت بوو هەر نەئەکرا، بەڵام لە دوای ساڵی 2006 کە سنتەری ڕۆشنایی دامەزرا کە ئەویش هەوڵ و تێکۆشانێکی زۆر زۆری ویست توانرا ئەو جۆرە کۆمپیوتەرانە بهێنرێت کە دەستگای ڤالیۆپڕۆی لێ ئەبەسرێ. ئەم دەستگای ڤالیۆپڕۆیە چییە؟ لەوحەیەکە وەکو چۆن تۆ کۆمپیوتەرێکی دیسکتۆپ بەکارێنی هەر ئەویش کۆمپیوتەرەکان خۆی دیسکتۆپە داینی لەسەر مێزەکە و لەوحەیەکی لەبەردەمە ئەوەی کە تۆ ئینووسی هەم بە دەنگ هەم بە برایلیش دێتە سەر لەوحەکە و تۆ ئەتوانی ئەگەر بە دەنگ ئیسفادەت لێ نەکرد بتوانانی لەسەر لەوحەی برایلەکە بیخوێنیتەوە. و دوایی لە ساڵانی 2008 و 2009 شەریکەی ئەپڵ کە مۆبایلی ئایفۆنی دروست کرد لەوحەیەکیشی دروست کرد لەگەڵیا کە لەوحەکە ئەبێ بە جیاواز لە کۆمپانیاکە بیکڕی واتە بە هەمان شێوە بڵین لەگەڵ ئایفۆنەکانە نایە ساڵانە ئەبێ بیکڕی، بەڵام ئەو ئایفۆنەکەی مبەرمەج کردووە بە نووسینی برایلەکە واتە تۆ ئەگەر ئەو لەوحەیە کڕی لێو بەست ئەتوانی بەکاری بێنی و لە جیاتی ئەوەی کە طبعاً بە دەنگیش ئەخوێنێتەوە ئەو نووسینانەش کە دێتە سەر شاشەکە بێتە سەر لەوحەکەی کە لێ ئەبەستی و کە شەریکە خۆی دەری کردووە و جیهازی کۆپیش هەیە لە وڵاتێکی وەکو ئیمارات هەیە. ئەو کاتێککە چەند ساڵانێک لەمە پێش من ئاگاداری بووم هەبوو بە نزیکەی $1000 بوو ئەکردرا هەر شتێکت کۆپی بکردایە ئەکرا خۆی بۆ یەکردی بە برایل و لێرە جیهازێکی ئاوا هەبوو بەڵام کەس نی ئەتوانی ئیشی پێ بکات لەبەرەوەی کەسی تایبەتمەند نەبوو لێی بزانێ. بەڵام ئێستا جیهازی پرێنتەر هەیە، جیهازی پرێنتەری برایل هەیە
هەر وەرەقەیەکی تێ بکەی بڵێن کە پتەیە پرێنتی بکوەکو چۆن پرێنتی ئاسای پرێنتەری ئاسایی اعتیادی شت پرێنتەکە ئەویش ئاوا ئەی کاتە برایل و بە زمانی عەربی و کوردی و ئینگلیزیش پرێنتیەکە و ئەم دەستگایانە هەیە بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی بڵاو نییە یعنی بۆ نمونە مؤسسەیەکی مەسەڵەن وەکو سنتەری ڕۆشنایی شتێکی ئاوای هەیە ئەویش ئێستا بەداخەوە هەموو جیهازەکانی تێک چۆچکە بە حکمی ئەوەی نوێژەن نەکراوەتەوە و ئیتر بوارەکانی تری تەکنەلۆجیای حاضر جێگەی گرتوێتەوە کە من ئەتوانم بڵێم بەڕاستی ئەم کۆمەلگایە بە حکمەوەی بۆ بە کۆمەلگایەکی یعنی تەکنەلۆجیا لە ئاستی ئێمە وەکو ساڕوخی لێ هاتووە چۆن ساڕوخێکەدا لە شوێنێک ئەو جێگای کە لێ درێوێرانیەکە تەکنەلۆجیاش بۆ ئێمە ئاوای کردووە لەبەر ئەوەی وای کردووە برایل و نووسینی تایبەت بە نابینە هیچ گرنگجێکی نەمێن ینی لەو بارەوە ئەتوانم بڵێم سەقافەت و ڕۆشنبیری لە ناو نابینایە کەم کردووە و بەرەو لاوازی بردووە ڕاستە نابینامان هەیە خوێنەوارە بڵێن نابیناکانمان زۆر بەیان خوێنەوارن ماجستێریان هەیە بەکالۆریۆسیان هەیە دکتۆرایان هەیە لە زۆربەی زۆری لە زۆربەی بوارە جیاوازە مرۆڤایەتیەکانە بەتابەتی لە بوارەکانی زمانەوانیە بەڵام کە دێتەوە سەر مەسەلەی نووسینی برایل کەمینەیەکی زۆر کەمیان کە لە ژماران لە پەنجەکانی دەستێپەڕناکە بەداخەوە ئێستا ئەو ئاگان لەو نووسینە هەیە و لێ ئەزانن بە حکمی ئەوەی کە پێیان باشترە لە بواری تەکنۆلۆژیەکە هەوڵ بن ئاسانترە و حازرتر و بەردەستیریشە بۆیان باشە مامۆستا کەریم ئەمریکا لەبەردەستە ئەم ئامێرە چۆن بەکارێت و بۆچی بەکارێت ئەمە طبعا ئەمە پێشتر تۆزەشتم پێ نووسی ئەمە باشە ئەمە کە بەدەستمەوە یاگە زوم بکرێت ئەمە وەکو شێوەی درەوشە وایە بەڵام ئەمە قەڵەمە ئەمە پێوتێ قەڵەمی برایل ئەم بەشی پشتەوەی ئەمە تەختەیە ئەمەشی وەکو یعنی ئاسنە بەڵام تیژە شێوەی بزمارە ئەما کرێ بەم خانانەیە طبعا ئەم خاناناگە زوم بکرێ ئەمە هەر هەمووی مەسەترە ڕێزڕیزە دوجار هەر ڕێزە و کە باسمان کرد چەند شتێکی شم نووسی تووا بەس ئەم وەرەقەیە کە مامۆستا شەماڵ باسی کرد باسی ئەوەی کرد کە ئەم وەرەقەیە لا ئێمە نییە ئەم فایلە لا ئێمە نییە باشە ئەگەر هەش بێ زۆر کەمە جا بۆیە ئەمە باشترین فایلە کە بمێنێتەوە ئەم نووسینە ئەڵبەت ئەم نووسینە زبرا پێشە باسمان کرد و ئەمەش لەوحەکەیە ئەمەش پێی ئەوترێ لەوحە ئەمە لە دوو بەش پێکاتووە ئەم بەشەی ئەمە شەشخانەکەی کە باسمان کرد ئەگەر زوم بکرێت نازانم بەڵێ مامۆستا و ئەمە لاپەڕەکەی ئەخرێتە سەر فایلەکەی خرێتە سەر ئاوادا ئەندرێتەوە دوجار ئالم لەم لێرەوە ئەمە هەر کولی خانەیەک 6 پیتە واتە 1 2 3 لای ڕاست لای چەپیش 4 5 6 ئەمە بەم جۆرە ئێمە ئەتوانین ئەمە بکەن طبعا ئەمە بۆ خۆمان یعنی ئەمە بۆ مەسەلەن بتوانین شەونخۆنی بکەین تاوەکو بتوانین پەرتووکێک بنووسینەوە یا کەسێک شاعیر بێ بتوانێت شعرەکانی خۆی یاداش بکە زیکراتی خۆی ڕووداوەکانی ژیانی خۆی ئەمە ئەوە کە ئەگە زوم بکرێت و ببینرێت ئەوەی لەژێر پەنجەمایە ئەمە ئەوەی کە من نووسیم ئەمە هەر 6 پیتەکە لە زمانی عەرەبیە پێی ئەوترێ حرفی ضاء واتە 1 2 3 4 5 6 بەڵام پیتی ئەیمان هەیە لە زمانی ئینگلیزیە واتە هەری خانەی یەکە باشە لە زمانی کوردیە هەر بزوێنی درێژەوە لە زمانی عەرەبیە پێوترێ ئەلیف و با لە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزیە 1 2 واتە با بی ئەوە هەر ئەوەیە بەڵام پیتی چمان هەیە 1 4 ئەمە واتە لە خانەی لە هەردوو ستونەکە بەشی سەرەوە خانەی 1 4 وەرئەگرین کە نووسیمان پێی ئەوترێ پیتی چ وەکو وشەی چییە باشە مامۆستا ئەم سیستەمەی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرێت تایبەت بە نابینایان سیستەمی برایل هەمان سیستەمەکە لە وڵاتانی دەریشەوە کاری پێکرێت هەمان سیستەمە من پێشە عەرزم کرد یەگەر نابینایەکی هاوڕێمان هەبێ و بوشە یعنی لە ئەمریکا من دەتوانم لێرە نامێکی بەنگلیزی بۆ بنووسم بە برایل بگاتە دەستی و بیخوێنێتەوە زانم من چیم تیانوسیوە باشە فێربوونی خوێندکارێکی سەرەتایی کە نابینایە کە ئەگات یەتە لای سنتەرەکەی ئێوە فێربوونی ئەو خوێندکارە بە نووسین و خوێنەوەی برایل کارێکی ئاسانە یان قورسی زۆرەوێ حەسەب سەرەتا هەموو شتێک قورسە
هەموو شتێ سەرەتا قورسە بەڵام حەز و تێڕوانینی ئەو کەسە بەڕێزە ئەو نابینایە هەڵبەت نابیناش خۆتە زانێکە لە سەرەتاکی لە تەمەنێکی مناڵیەوە وردە فێرەکرێت سەرەتا فێری ئەم ئامێرانە ئەکرێ پێی ئەناسێنرێت دوجار چۆن ئەم فایلاکرێتەنە ئەم لەو حەوە چۆن قەڵم بتوانێت بگرێت بەدەستی ڕاست ئەنووسێت و بەدەستی چەپ بخوێنێتەوە و پاشان وردە پیتی 1 و 2 ینی سێ پیتی فێرەکرێت ڕۆژ با بڵێن وانی دوای ئەوەواتە کۆی ئەمە لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتەیە ئەتوانێت بە تەواوەتی بنووسێت و بشخوێنێتەوە. بەڵێ باشە مامۆستا شەماڵ مامۆستا کەریم ئاماژەی بەوە کرد لەوەی کە هەندێک کەسمانەیە کە لەوانەیە لە تەمەنێکی گەورەترە بەداخەوە بیدایان لەدەست بن. فێربوونی ئەم کەسانە ئاسانترە یاخود کەسێک کە لە مناڵیەوە هەوڵی لەگەڵا درابێت بۆ ئەوی کە فێری ئەم جۆرە نووسینی برایڵە بکرێت؟ سەرەتا بۆ ئەم بابەتەی تۆ دوو وەڵام هەیە بۆ ئەم پرسیاری تۆ دوو وەڵام هەیە. وەڵامی یەکەم ئەوەیە کە ئینسان ئەکرێت چاوی لە دەستباوە لە مێشکی ئیش بکە. ئەمە بەشی یەکەمیانە. بەشی دووەمینیشیان ئەوەیە ئینسان کاتێک چاوی لە دەست ئەدا نەفسیەتی ئەڕوخێ. گرنگترین شت ئەوەیە کە چواردەورەکەی و خۆی بتوانن کارێکی وا بکەن نەفسیەتی بەرزکەنەوە. ئەگەر نەفسی توانیان لە ڕخاوی ڕزگاری کەن ئەتوانن وای لێ بکەن ئەو مێشکەی باشتر ئیش بکە لە کاتی پێش چاو لە دەستدانەکەی. ئەگەر ئەم شتە لە ئینسانە ڕوویە ئەوە ئەتوانێت نەک برایل فێری هەموو شتێک بێ. بۆ نمونە ئێستا ئێمە مەسەڵەن خەڵکی وەکو مامۆستا عوسمانمان هەیە کاتێک کە چاوی لە دەستدا پێشەوەی چاو لە دەستدا کەسێکی چالاک بوو بەڵام دوای ئەوەی کە چاوی لە دەستدا کەسێکی چالاکتر بوو بۆ لەبەر ئەوەی دوای ئەوەی کە نەفسیەتی ڕووخا هات نەفسیەتی خۆی هێنا جارێکی تر بەرزی کردەوە. ئەو کەسەکە هانەدرێ هاندانەکەی بۆ ئەوێ بە دوو قات. لەبەرەوە من بۆ خۆم ینی ئەمەوێ ئاماژە بەوە بدەم بەسپاسەوە بۆ ڕێکخراوی ڕۆشنایی پار هات بە سپۆنسەری ڕێکخراوی ڕێباز فاوندیشن کە من زۆر سپاسیانەکەم هاتن چیان کرد دەورەیەکیان بۆ ئەم کەسانە کردەوە وا تۆ باسییانەکەی. دەورەیەکیان بۆ ئەمانە کردەوە 2 ڕۆژ دەورەکە بەردەوام بوو 2 مامۆستابووین لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ دەورەکان کردەوە سپۆنسەری هەموو شتێکیان کرد هەموو بابەتە لۆجستیەکانیان بۆ دابین کرد. ڕێکخراوی ڕۆشناویش تەلەبەکانی بۆ دابین کرد و شوێنەکەشیان بۆ دابین کرد. هاتین دەورەیەکمان بۆ کردنەوە لە دەورەکە ئێمە 20 کەس بووین 2 مامۆستامان هەبوو بڵێن خۆم یەکێک بووم لە مامۆستاکانی و مامۆستا سۆزی موفەقیش کە ئێستا کە پارێزەرە ئەویش یەکێک بوو لە مامۆستاکانیان لە یەکێک بوو لە مامۆستاکان 20 قوتابیمان لەوانە هێنا فێرمان کردن و تاقیکردنەوەیەکمان لەسەر کرد لە هەندێک مناڵیشمان تێکەڵکردن ئەوانەی کە گەورە بوون زووتر لە مناڵەکان فێر بوون بۆ لەبەر ئەوەی مناڵەکان کاتێک بڵێن نابینای سگماک بوون هێشتا مێشکیان بەپی پێویست بەهێز نەبوو بوو بەڵام گەورەکان کە دوای ئەوەی نابینا بوو بوون و جارێکی تر گەڕێنرا بوونەوە ناو کۆمەلگا ئەوان توانیان باشتر دەرسەکە لە ئێمە وەرگرن و دەرسەکانیش بە عەرەبی و ئینگلیزی و کوردی بوو ئێمە لە ماوەی 2 ڕۆژە توانیمان هەر سێ زمانەکە بێنین بڵێن ڕەنووسی هەر سێ زمانەکە بێنین لەو نابینانی بگەینین و بە شێوەیەک وان لێ بکەین کە بتوانن تا ڕادەیەکی زۆر باش بتوانن بخوێننەوە کە ئەمە بەڕاستی دوای خۆی پەروەردگار سەرکەوتن و فەزلەکەی بۆ ڕێکخراوی ڕێباز فاوندیشن و ڕێکخراوی ڕۆشنایی ئەگەڕێتەوە کە من هیوادارم هەردوو لا جارێکی تر بتوانن شتێکی ئاوا بکەن لەسەر ئەم جۆرە دەورانە بەردەوام بن کەسی ترمان بۆ فێر بکەن دەورەی ترمان بۆ بکەنەوە تا بتوانین جارێکی تر ڕۆڵی نووسینی برایل لە ناو کۆمەلگا و لە ناو نابینانە باشە مامۆستاجان دەست خۆش بێت مامۆستا کەریمک و کۆتا پرسیارم بۆ بەڕێزت لە سەر پاکەتی هەندێک لە دەرمانەکان نووسینی برایل ئەبینڕێت و زبریەک ئەبینڕێت ئەمە نووسینی برایلە باشە تا چەند گرنگی دراوە کە تەواوی پێداویستیەکانی تر بەڕێستان نەچنە مارکێتێک لەسەر تەواوی پێداویستیەکان نووسینی برایل بوونی هەبێت ئەمە تا چەند کار ئاسانی بۆ ێواکات دەست خۆش بێت وەڵا زۆر گرنگە یعنی کە چاوساغ هەست بکە بەوەی کە ئەم نووسینی برایلە و ئەمە بۆ نابینە هەر لە خۆ ئەمە نەنووسراوە بەڕاستی لە دنیاە وەختێ نابینا گەڕوا داوای کوالێتی داوای هەبوو دەرمانێک کە ئەی خوێنێتەوە یەکسە بە دکتۆرەکە ئەڵێ یاخود بۆ کەسە دەرمانسازە ئەڵێ
ئەمە من داوای ئەمە ناکەم ئەم کوالێتەکەی داوای ئەم کوالێتەم نەکردووە داوای ئەم میلیگرامم نەکردووە یعنی ئەو بە ئاگایەتەوە کە ئەم نابینایە بێ ئاگانیە لەو نووسینی زبرا بۆیە من لێرەوە ئەگەڕێمە بۆ دیێڕێکی ڕابردووی خۆم ئەوەیە کە بەڕاستی ئێمە داوا ئاکەن جارێکی تر ئەو مەطبعەیە زۆر ئیش بۆ ئێمە ئاسانەکات و زۆر ئیشش بۆ ئێوە ئاسانەکات تەنانەت لە دنیای بیر لەوە کراوەتەوە لە کاتی ئاسانسۆرە لە کاتی ئەو مەسعدانەی کە دروستە کرێ لە شوقەکانە لە ئەوەکانە پێویست بۆ ناکات تۆ بە یارمەتی من بی یعنی یەکسەر من ئەچم دەستە گەڕم تاوەکو ئەو نووسینە دۆزمەوە ئەزانم پیتیجیمەوە ئەوە زمینە پیتی ینی پێم ئەڵێت یاتی نووسراوە ڕاستێسە دەنگیشی تایە بەڵام و کاتە من ئیشی تۆ والێ ناکەم بێتەنەوە مەسعدەکە ئاسانسۆرەکە لەگەڵنا بەڵام کار ئاسانیە بۆیە بەڕاستی ئەو خاڵێکە جەنابەت ئاماژەت پێدا هیوادارم ئەو مەطبعەیە بێتە کوردستانەوە بەداخەوەکە نییە ئەگەر هەبوایە زۆر کار ئاسانی بۆ ئێمە دەستان خۆش بێت و زۆر خۆشحاڵی مامۆستا هیوادارین کار ئاسانی تاوتان بۆ بکرێت و ئەو چاپخانەی کە باسی شەکەیت هیوادارین کاری نۆژنکردنەوەی بۆ بکرێت و کاری زیاتر بۆ نابینان بکرێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس.